بەیانیتان باش و ڕۆژتان باش دوایەوەی کە ماوەیەکی زۆر دابڕین لێتان لە پرۆگرامی ڕۆژ باش بۆ هۆی کە مانگی پیرۆزی ڕەمەزانمان لەبەردەم بوو بێگومان بە بابەتی دیکە و بە بەرنامەی دیکە لە خزمەتان نابووین دوای ئەو پشۆ درێژە و دوای جەژنیش دووبارە لە وەرزێکی نوێی ڕۆژ باش دێنەوەلاتان بۆ هیواین کە هەمیشە تەندروست باش بن و ڕۆژێکی نوێ یاخود دەستپێکی ڕۆژەکەتان بەخۆشی و بە باشی دەست پێ بکات بە تەندروستێکی باش و هەمیشە لەگەڵ دەستپێکردنی ڕۆژێکی نوێژدا دەرفەتێک بێ بۆ ژیانەوە بۆ نوێکردنەوەی کارەکانمان و هەموو ئەو چالاکی و ئامانجانەی کە هەمانە. بێگومان ڕۆژ باش هەمیشە ئامانجێتی کە بە باشترین بابەتە کۆمەڵایەتی و هوەری و کللتوریەکان و زانیاریە تەکنەلۆژیەکان لە خزمەت ئێوەدا بێت. جا کاتژمێر حوتی بەیانە ئێمامانەوێ دەستپێکی ڕۆژەکەتان لەگەڵ ڕۆژ باش بێتە زۆرترین زانیاری و بابەتی هەمەڕەنگ و جوان ببیستن تاکو لە بینینی شاشە جوانەکەی کوردستان 24ەوە کاتێکی ئارام وەربگرن. زۆر جار هاوڵاتیان خۆیان بۆ بەدەستهێنانی بژێوی ژیانیان هەوڵەدەن کە کارێک بکەن بە تایبەت ئەگەر خوێندکاران بن یاخود کەسانێکی دیکە بن جا ئەگەر بێت و کۆمەڵێک کەس یاخود چەند کەسێک هاوڕێ بن یاخود ئەگەر برابن ئەوە کارەکەیان زۆر تند و تۆڵتر و باشتر و سەرکەوتوانەترە بێت. هەروەک چۆن چوار براکە لە گوندی قرچتان لە سنووری پارێزگای سلێمانی کار لەسەر بەرهەمهێنانی جوجەڵاکەن. ساڵانە لانی کەم ملیۆنێک جوجەڵە لە هەر مریشک نابگرە لە قەل و قاس نەئامەش بەرهەمهێن و ڕەوانی بازاڕەکانیەکەن. ئەم چوار برایە ئامانجیان دابینکردنی بژێوی ژیانی خۆیانە و هەروەها لەگەڵەوەشدا گرنگیدانە بە بەرهەمی ناوخۆی تا بتوانن چی دیکە بەروبوومی پەلەوەری لە دەرەوە نەهێن و ئیکوردی خۆمان بێت بە ئەم کارە ببینین. ئێمە وەکو کۆمەڵێک برا کە پێکەوەین لە گوندی خەرستان سەرقاڵی ئەم پرۆژەین ئەویش زیادکردنی بەرهەمی ناوخۆیە پەرەپێدان بەرهەمی ناوخۆ و بەخێوکردنی بە شێوازێکی زانستی هەروەها کە هێلکەکان لە وڵاتانی دەرەوە یاخود لە ناوخۆی کوردستان کۆکەینەوە دواتر خێنە هەڵهێنەرەوە ئەیتروکێنین دواتر لای خۆمان پەرەی پێدەین و ئاوایگەین بەم چەشنی ئێستا لە خەم دەریان ئایان ڕەخسێن و دەیخێنەوە بازار بۆ فرۆشتن. نزیکەی دەجۆر پەلەوەرمان ئێستا بەردەسە ئەوانەی کە بتوانین بەردەستکەوی هێلکەکانی بێنین لێرە بیان تروکێن و گەورەیانکەین وەکو قەل و قاز و مرایی و مریشک و نەعامە و یاخودەنە جۆر لە پەلەوەرەکان لە دەرەوە هاورداکەین بە شێوازێکی قانونی. ئەوەی ڕاستبێ ڕێژەکەی دیاری نەکراوە هەر ساڵە و تەڵەبیات زیاتر لەسەر شتێکە بەڵام ئەرکی بەخێوکردنیشی زۆر زۆرە لێرە پێویستی بە چەند کارمەند هەیە چکار قاعەیەک و حرەسێک و کارمەندێکی خۆی پێویستە لێرە لە ڕووی بە شێوازی دکتۆری بەیتەری لێرە سەرپەرشتێکرێ بە شێوازێکی زانستی لوقاحاتیان پێویستە یا واتە ئیدارەدانی ئەم ئیشە زۆر زۆر قورسە.
ئەزانین کە وردە وردە کەشوهەوا بەرەو گەرمبوون ئەڕوات بە تایبەت لە پایتەختی هەولێر ئیتر پلەکانی گەرما تا دێ بەرەو سەرەوە ئەڕوا بۆیە ئێستا ئەمانوێ بزانین لە شارەکانی دیکەی کوردستان چۆنە و بەیەکەوە بینەری ڕەوشی کەشوهەوا بین. بێگومان هەندێک کەس هەیە کە هەرچەندە دەرفەتی ئەوەیان نەبێ کە کارەکەیان بکەن یاخود بتوانن ڕێگەی بدۆزنەوە بۆ کارەکەیان بەهۆی هەر ڕێگریەکەوە بێ بەڵام لە خۆشەویستیان بۆ کارەکەیان هەر دەرگایەک هەر ڕێگەیەکی ترە دۆزنەوە بۆی کارەکەیان بکەن و هەم خزمەتێکیش بە دەوروبەرەکەیان بکەن. بۆ نمونە دواوەی کازانین بەهۆی ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا زۆربەی بازاڕەکان لە ئەمریکا داخران یاخود ئەو شوێنانەی کە پەیوەست بوون بە شوێنی خزمەتگوزاری بۆ نمونە ساڵۆنەکان و ئارایشگەکان خود سەرتاشەکان لە وڵاتی نیویۆرک لە ناو شوێنە گشتیەکانە داخران بەڵام سەرتاشێک لە نیویۆرک لە ناو پارکێکی شارەکەیە هاتووە کاری سەرتاشی خۆیە کات و بەردەوامیشە لەگەڵەوەشە بە نرخێکی کەمتر قژی هاوڵاتیانە تاشێ بزانین ئەم سەرتاشە چۆن دەرفەتیەوەی خۆستۆتەوە کە لە دەرەوە هەم بۆ هاوڵاتیانیش خۆشترە و بە نرخێکی کەمتریش کارەکات. بیرۆکەیەکە جوان و باڵکێش دە جەما بەڵاوبوونا ڤایرۆسی کۆرۆنایدا هەزر لە هەر کارێکی بسوود و دوور ji قەرباڵغیە تێکردن داکو زێدەتر خەلکار بن خۆ ji ڤایرۆسی کۆرۆنای بپارێزن. لە نیویۆرکە ئەمریکای هارمان جیمس کو کارێ بەربەریە دکە ئالاڤێن خۆش ناوا سنتەرا خۆ هەلگرت و بەربە سروشتێ و پارکێڤە چوو. جیمسێ 33 ساڵی بە کاری خۆی جوان و باڵکێش و بە بەربەرێ سنترال پارک هاتە ناسکردن و کاری خۆی جناوا دار و گولاندا ئەنجام ددا. So I started bringing
دگلان سالا در بازبوی ده من دست به کاری خواه کرد. دما که همه دکان و بازار جبر بلابونا کرونای هاتن گرتن. من همو آلاوین خواهیم بربریه جو دکان خواه در خسنو از چوم سنترال پارکو من دست به چکنا پورا خلکی کرد. دا که از بزانه بمگلو افکار من ده به دل خلکی بیان نا. به وی کاری خلق زیده تر رول پارکی جیده کن. پشتی دەرباسبوونا ساڵێکی لەسەر کارێ ژێمس سوودەکە باشێ دیت بە تایبەت کوژ ئالیە خەلکێڤە پێشوازیەکە گەرم لێ هاتەکردن. li gor Jamesê de xuyakirin nirxê çêkirina herseriyekî ji 20 ta 30 dolaraya. Lê ew kesê ku nikaribe vî perî bide, li gor karînê xwe dikare bide. A donation would be anywhere from $20 to $30. از جه 20 تا 30 دلاری وردگیرم و هر کس اگه نکار به وان پارایان بده جی او دکارم به دل خواه بدن یا گرنگ باندورا وی کاری من لسر وان. یەک ji zibunan jî bîrokeya berberiyê distûriştê de bi karekî xweş dibîne. Li gor ji wê di dema belavbûna vayrosê koronayê de ev karekî baş e tê encamdan bi taybet ku li ser qiraxên derya çeyêkê ya. This is fantastic. I came by here last week. افکارکی جوانه مج ویروس کرونا د پاریزه و اف پارک جی گلکی جوانه و از بکوم خوابه گلکی جوان دیارومه. And here it is in this beautiful park by the lake. And people are always just pretty much inquiring when they notice. Li Emerîkayê bi giştî ji destpêka belavbûna vayrosê koronayê heta niha zêdetir ji 33 milyon kes bi koronayê ketina. Ji vê hejmarê zêdetir ji 27 milyon kesan baş bûne, her wiha zêdetir ji 9 milyon kesî jî bi vê vayrosê mirine. ئێمە زۆر جارەڵێن کە هونەر یاخود وێنەکێشان مۆسیقا خۆراکی ڕۆحە بۆ کەسێکی ئاسایی بەڵام ئەتوانرێ بۆ چارەسەریش بەکار بهێنرێ یاخود بڵێن کەسانێک کە خانەنشین ئەبن دوایەوەی کە خزمەتێکی زۆرەکەن لە بوارێکە دواتر خانەنشین ئەبن بێگومان هێشتا لەو کەشەی خۆیان داماون یاخود ئەستەمە ڕاهاتنەوەیان یاخود ئەگەر ئەو کەسانە بەهۆی ڕووداوێک بوو بێ خانەنشین بوو بێتن یاخود لەبەر هەر شتێکی دیکە بێ قورسە بۆیان تا بچنەوە ژیانێکی ئاسایی و ناو شارستانیەتەوە بێجگە لە ژیانی ئاسکەری ئەوانە بۆیە لە شارۆچکەی وێنگهامی ئوسترالیا ناوەندێکی تایبەت بە چارەسەرکردنی هونەری کراوەتەوە کە تایبەتە بەو سەرباز یاخود ئەو پۆلیسانەی کە خانەنشین کراون یان بەهۆی ڕووداوێکەوە گوتم ناتوانن کار بکەن و بۆ هۆیەوە خانەنشین کراون لەم ناوەندە هونەریەیە لە ڕێگەی وێنەکێشانەوە بێ یاخود لە ڕێگەی ڕاهێنانیان بۆ بەکارهێنانی فڵچە و ڕەنگەکان هاوکاری بۆ کەسانە ئەدرێت تا بتوانن لە دۆخی خەمۆکی و ناتەندروستەوە یاخود لەو دۆخی کە تیان پەڕاندووە بگەڕێنەوە ژیانێکی ئاسایی با بەیەکەوە ببینین بزانین چۆن کارمەندانی تەندروستی هاوکاری ئەو کەسانەکەن. وێنەکێشان و کاری هونەری وەک چارەسەری سروشتی بۆ چاکبوونەوەی پۆلیس و ئەو سەربازانەی خانەنشین کراون لە کاتی ئەرکدا تووشی ڕووداوێک بوونەتەوە لەلایەن کارمەندانی تەندروستیەوە هاوکاری و ڕاهێنانیان پێدەکرێت. فڵچە و ڕەنگەکان و چەندین جار بەکارهێنانیان بۆ وەرگرتنی شێوەی وێنەکان بەشداربوانی دڵخۆش کردووە و هەستی باشبوونیان پێدەبەخشێت. ڕۆژێکی خۆشە کاتێکی زۆر باشم لێرە هەیە هاوڕێتیکردنی هونەر جوانە ژیانت دەگۆڕێت. جیلیان کە ئەفسەری پێشووی پۆلیسە ماوەی 3 ساڵ یارمەتی ئەم گروپە دەدات ئەو لە کاتی کارکردندا ئۆتۆمبیلەکەی لە بەرزی 175 مەتر لە چیایەک نزیک دینگۆ تۆپس کەوتۆتە خوارەوە و قۆڵی لەدەستداوە بەڵام ئێستا خۆی بە بەختەوەر دەزانێت. کاتێک خزمەتگوزاری فریاکەوتن یان سەربازی بەجێ دەهێڵیت بەڕاستی قورسەوە ئەستەما لەگەڵ ژیانێکی ئاسایی خۆت بگونجیت بەڵام گروپێکی لەم شێوەیە دەبینیت و کاریان لەگەڵ دەکەیت وەک خێزان لە نێوانیاندا دەبیت اینجا هەست بە باشی دەکەیت.
بەپێی ڕاپرسیەکی حکوومەتی ئوسترالیا لە ساڵی 2017دا لە 1.7 ژنان و لە 1.3 پیاوان راپۆرتی پزیشکیان هەیە تووشی خەمۆکی بوونەتەوە بەهۆی لەدەستدانی ئەو کارەی ئارەزویان بووە. هەروەها بە گوێرەی ئامارە فەرمیەکان لە سەدادەی کارمەندانی فریاکەوتنی ئوسترالیا کارمەندانی فریاکەوتنی خانەنشین کراون. ئێمە هەمیشە لە پرۆگرامی ڕۆژباش لە یەک بابەتان نامێنینەوە ئەمانوێت زۆرترین بابەتەکان چڕکەینەوە هەم لە ئەو کێشە و گرفتانی کە هەیە و هەم لە کارە جوانەکان هەم لە سەرنجڕاکێشەکان. بێگومان لە دوای مانگی ڕەمەزان لە ڕۆژانی جژندا گەشتیارێکی زۆر ڕووی کردە هەرێمی کوردستان بە تایبەت ناوچە گەشتیاریەکان ئەو شوێنانی کە تایبەتن بە شوێنی گەشتیاری هەرچەنە بەداخەوە بینیمان یاخود بیستمان کە چەندین ڕووداوی نەخوازرا و یاخود ڕووداوی هات و چۆ ڕوویدا و بووە هۆی گیان لە دەستدانی چەندین کەس. ئەمانە هۆکارەکانی چین یاخود بزانین بۆچی وایە و قسەی زیاتری لەسەر بکەین تەوەری پرۆگرامەکەمان تایبەت کردو بەو بابەتە تا بزانین سەلامەتی گەشتیاران لە ناوچە گەشتیارەکانە چۆنە بۆیە میوانداری بەڕێز ڕێژین ڕەئوف بەڕێوەبەری گەشت و گوزاری دوکانمان کردووە کە ڕاستەوخۆ لە دوکانەوە لەگەڵمانە بێت. بەیانیت باش کاک ڕێژین بە هیوای ڕۆژێکی خۆش و تەندروستێکی باش. بەنی ئەوەش باش بەنی بینەرانیش باش. زۆر سپاس. کاک ڕێژین ئەزانین کە ناوچەی سلێمانیا خۆ بڵێن دوکان هەندێک شوێنی گەشتیاری لێیە و بە تایبەت لە بۆنە و ئاهەنگەکاندا خەڵکێکی زۆر ڕووی تێیەکە. ئێوە پلانتان چی بوو بۆ ناوچە گەشتیاریانە و لە ڕابردوشدا و ئەگەر بشڵین لە جەژنا و لە داهاتوشدا پلانتان چییە بێت؟ بەڵێ ئێمە لە 2 ساڵی ڕابردوودا لە سەرەتای ساڵەوە دەست بە ئامادەکاریەکانەکەین لە سرجەم ئەو شوێنە گەشتیاریانەی کە هاوڵاتیان و گەشتیاران ڕووەکەنە شوێنەکانمان بۆ گەشتکردن. بە خۆشحاڵیەوە لەم ساڵیشا ئێمە لە سەرەتای مانگیەکەوە سەرجەم شوێنە گەشتیاریەکانمان بۆ گەشتیاران ئامادە کردووە و ئەو پێویستیانەی کە بە پێویستمان زانیوە هەر لە سەرەتای ساڵەوە لە شوێنە گەشتیارەکانە پێمان جێبەجێ کردوون. و بە خۆشحاڵیەوە لەم ساڵیشا لە ماوەی ڕابردوو لە نەورۆزیش و لە جەژنیشا ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیان و گەشتیاران سەردانی شوێنە گەشتیارەکانی قەزای دوکانیان کردووە و ئەوەی کە گرفت بێ بۆ ئێمە تەنها پابند نەبوونی هاوڵاتیان و گەشتیارانە لە سنووری پرۆژەکان و ئەو شوێنانەی کە پرۆژەشی تێدانە. بەڵێ کاک ڕێژین ئێوە باسیەوەکەن کە گرفتیەوەتان هەیە گەشتیاران تا ڕادەیەکی زۆر هۆشیاریان نییە هەم لە ڕووی سەلامەتی و یاخود ئەو گرفتانەی باستان کرد. ئایا گرفتەکانی شوێنە گەشتیارەکان چییە؟ هۆکار چییەکەەوە هەموو ڕووداوە ڕۆیات؟ یەکێ لە خاڵەکان ئەوە بۆ برایانی هاتوچۆی بەجێ دێڵین پابەندنەبوونی گەشتیارانە بە ڕێنمایەکانی هاتوشەوە چکە وەکو ئەبینین ئێستا لە ئێستادا وەکو ساڵانی ڕابردوو نیە زۆربەی زۆری شەقامەکان دووساییدا تا ڕادەیەکی باش گرفتی هاتوچۆی کەم کردوەوە بەڵام لەگەڵەوەشا گەشتیاران سەرکێشیەکەن لەم بابەتەدا و خاڵێکی تر کە ئێمە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە کە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران وەزارەتی ناوخۆ بڕیاردرا لە چەم و ڕووبار و ئەو شوێنانی کە مەترسی مەلەکردنی هەیە قەدەغەمان کردووە لەو شوێنانە ئێمە هەوڵمان داوە مەلەکردن لەو شوێنانە بە هیچ جۆرێک نەکرێت بەڵام بەداخەوە هەرچەند تابلۆی مەلە نەکردندان درراوە بە 3 زمان بەڵام هاوڵاتیان و گەشتیاران پابند نابن بە تایبەتی لە سنووری قەزای دوکانە مەلەکردن ئەنجامەدەن بەداخەوە بێتە هۆی ڕووداوی نەخوازرا و ناخۆش لەو شوێنانە. بەڵێ کاک ڕێژین ڕاستە کە ڕێنماییەکان یاخود تابلۆکان دانراوە بۆ قەدەغەی مەلەکردن بەڵام هەندێک جار نەبوونی سیاجێک یاخود پەرژینێک نییە یاخود نابێتە هۆیەوەی کە هاوڵاتی ڕێگر بێت ڕێی لێ بگیرێت کە نەچێتە ئەو شوێنەی کە گونجاو نییە بۆ مەلەکردن. ئێوە پلانیەوەتان نییە بە تایبەت لە چواردەوری دوکان بە تایبەت ئەو ڕووبارەکە کە ڕێگری لێ بکرێ یاخود سیاجێکی وا دروست بکەن کە هاوڵاتی منداڵێک گەنجێک نەتوانێت بە ئاسانی بچێتە ناو ئاوەکەەوە و دووچاری ڕووداوێکی نەخوازراو بێتەوە؟ وەک ئاماژەم بە بەڕێزتدا لە ماوەی 2 ساڵی ڕابردووە کە لەلایەن وەزارەتی ناوخۆ ئەم ڕێنمایانە هات بە مەبەستی قەدەغەکردنی مەلەکردن لە شوێنانە ئێمە دەست بەجێ لەلایەن ئیداری قەزای دوکان و بەڕێوەبەرایەتیمانەوە هەستاین بە پێگەنانی لیژنەیەک بۆ
سەلامەتی لە شوێنە گەشتیاریەکانە ئەوەی جێگەی دڵخۆشیە هەموو شوێنە گەشتیاریەکان پابندی ئەم ڕێنمایە بوون بە سیاسکردن بەڵام بەداخەوە چەند شوێنە هەیە کە شوێنەکان مەودایان درێژە و ناتوانرێ بە ئاسانی سیازی هەموو ئەو شوێنانە بکرێ ئەمانە ماونەوە لەگەڵ ئەوەشا وەک بەڕستم وت پابند نەبوونی گەشتیاریان جاری وا هەیە لە سەر و سیازەکەەوە خۆیان هەڵدەنە ئەودی و مەلاکن جاری وا هەیە لەگەڵ خاوەنی پرۆژەکە ئەیکەن بە ناخۆشی جاری وا هەیە لەگەڵ برایانی پۆلیسیشە هەردەنگە دەنگ دروستە بێ لەبەرەوەی ئەو هاوڵاتیانەی کە دێنە دوکان زۆربەی زۆریان پابند نین بە مەلەلەکردنەوە تەنانەت هەندێک لەواناڵە نێمە بۆیە دین بۆ دوکان بۆ ئەوەی ئاوەکە ببین و مەلە بکەین بەڵام لەگەڵەوەشا ئێمە ڕێنمایان پێدەین بە خاوەن پرۆژەکانمانەوە ئاگاداریان بکەنەوە بەوەی کە مەلەکردن ئەنجام نەدەن لەو چەند ساتەی کە لە دوکانان بەڵام بەداخەوە وەکوە بینین پابند نەبوون زۆربەی کات ئەم ڕووداوە نەخوازراوانەی لێکەوتوتەوە. کاک ڕێژین تیمەکانی ئێوە یاخود بڵین بەرگری شارستانی ئەمانە لە کاتی قەرەباڵغی ئەو شوێنە گەشتیاریانەدا بە سەر و ناوچانەدا دەگەڕێن تا وریای هاوڵاتیان بن یاخود گەشتیاران بن بەتایبەت گەشتیارانی خواروی عێراق بە یاخود شوێنەکانی دیکە بەکەی ناوخۆ نەبێ و زۆر هۆشیاری یاخود زانیاریان نەبێ لەسەر ئەو شوێنانە. بەسپاسەوە بەرگری شارستانی بە دوو تیم بەشدارە هەم لە دەریاچەی دوکان هەم لە زەی دوکان لە ڕۆژانی قەرەباڵغ و ڕۆژانی بۆنەکانە وجودیان هەیە و لەگەڵ ئەوەشە برایانی پۆلیس هەر بە هەمان شێوە ڕێنماییە دەن و وجودیان هەیە لەسەر جەم شوێنە گەشتیاریەکانە و بەسپاسیشەوە ئەو بەلەمەوانانەی کە لە ناو زەی دوکان و دەریاچەی دوکانە کار ئەەکەن زۆربەی کات هاوڵاتی و یارمەتی دەرن بۆی کە ڕووداوی نەخوازا و ڕوونەدا و خەڵک دەردێنەوە لە کاتی هیلاشی و ماندووبوونیان کە مەلە نازان و هەوڵی مەلەکردن نەدەن لەبەرەوە زۆربەی زۆری ئەو شوێنانی کە پرۆژیان هەیە خۆشیان ڕێنمایی ئەدەن و ئاگادارکردنەوەی گەشتیارانەکەن و ڕێنمایەکان بۆ شێوەن هەر کەس لە دوکانی شابێ زۆربەی کات هاوڵاتیان ئاگادارەکاتەوە لەم حاڵەتە چکە ئاوی دوکان خاستن دوکانی خوارەوە زۆر ساردە بۆ مەلەکردن ناشێ لەگەڵ ئەوەشا بەڵام بەداخەوە گوتم پابند نەبوونەکە ئەو ڕووداوە نەخوازراوانەی دەیەکێتەوە. بەڵێ کاک ڕێژین هیچ ئامارێکتان لە ئەم ساڵ یاخود بڵێن بۆ ئەم جێژنە ئەگەر بە تەواوی ساڵەکەش نەبێت چەند گەشتیار ڕووی کردووەتە شارۆچکەی دووکار و یاخود بڵێن ناوچە گەشتیاریەکەی؟ خۆتان نەزان ئامار بە شێوەی فەرمی لەلایەن دەستەی گەشت و گوزارەوە ڕاگەندرێ بەڵام ئەوەی کە بەنافەرمیە و لە بەردەستی ئێمایە سەر و بە نزیکی سەر و 100,000 هاوڵاتی و گەشتیار سەردانی شوێنە گەشتیارەکانی سنووری قەزای دوکانیان کردووە. تەنها لە ڕۆژانی جەژن یاخود بڵێن لە چەند مانگی ڕابردووش؟ لە سێ ڕۆژی جەژندا بەڵێ چکە ئێمە خۆمان هەر دوکانمان نییە سەیرانگای مێرگەپان و چەمی ڕەزان و زێوێ و سەرگەڵ و هەڵەدون و کۆمەڵە شوێنی ترمان هەیە کە بۆ گەشت و سەیرانەشێ هاوڵاتیان ڕوویتەکەن. بەڵێ کاک ڕێژین لەو ئامارای کە هاتووە ئایا چەند ڕووداو هەبووە و چەند کەسی یاخود بڵێن ڕووداوەکان بۆتە هۆی گیان لە دەستدان و چەند زیانی مادی و مرۆیش هەبووە؟ بەداخەوە ئەوەندەی پەیوەندی بێمەوە بێ وەکو لە چەند ڕۆژ ڕابردووشە ئامارەکان ڕاگەیاندران بەڵامەوەی پەیوەندی بێمەوە بێ بە دوواداچوونمان کردێت دوو حاڵەتی خنکانمان هەبووە بەداخەوە لە دوو ڕۆژی ڕابردوودا. بەڵێ بۆ هیوایین هەرگیز ئەو حاڵەتانە ڕوو نەداتەوە. کاک ڕێژین گەشتیاران زیاتر لەکوێی شارەکانەوە ڕووەکەنە ناو دوکان ئایا پابندن بەو ڕێنمایانەی کە بەڕێستان یاخود بڵێن بەڕێوەبرایەتیەکانی تایبەت بە ناوچە گەشتیاریەکان دایان ناو ئەتوانن ئەوان جێبەجێ بکەن؟ زیاتر ئەو گەشتیارانەی کە ئەم ساڵ هاتوون بەداخەوە بەهۆی بوونی ڤایرۆسی کۆرۆناوە گەشتیاری دەرەوەمان نەبووە زیاتر ناوەڕاست و باشووری عێراق بوون لەگەڵ گەشتیاری ناوخۆیی کە ڕویان لە ناوچەکانمان کردووە تا ڕادەیەکی باش گەشتیاری ناوخۆییەکانی خۆمان لە ئاستی ژینگەیەکە تا ڕادەیەک گەیشتونە و قەناعەتەی پابندن بەڵام بەداخەوە خوار و ناوەڕاستێرا تا ڕادەیەک پامبەندی ڕێنمایەکانی ژینگەیی نین ئەمە گلەیمان تەنها لەسەر جێبەجێکردنی ڕێنمایە ژینگەیەکانە چکە بەڕاستی شوێنە گەشتیاریەکان بە شێوەیەک بەجێ هێڵن کا بێتە بارگرانێکی زۆر بۆ سەر ئەو پاکەوانانەی کە ڕۆژانە یاخود لە بۆنەکانیشا هەڵەستن بە پاکردنەوەی ئەو شوێنانە. بەڵێ کاک ڕێژین باسیەوەتان کرد کە زۆربەی گەشتیاران لە ناوچەکانی دیکە عێراقەوە ڕووەکەن بێگومان غەیرە کوردن. ئایا ئێوە ئەو ڕێنمایانی کە داتانەوە یاخود بڵێن بڕوشورێکە بێ
یاخود لەو حەیەکی ڕێنماییە بە چەند زمان ئامادەتان کردووە چۆنەتوانن هاوکاری یارمەتی بۆ کەسانە بێت کە تێبگەن بۆ گەشتیارانە بێت. تابلۆکانی ئێمە عادەتەن بە سێ زمانە کوردی و عەربی و ئینگلیزیە لەگەڵەوە شاپڕۆژەرەکان بەسپاسەوە کە لەلایەن دەستەی گەشت و گوزار و بەڕێوەبەتی گشتیمانەوە دابینکراوە و سنتەرێکی گەشتیاریش هەیە لە سلێمانی بە زمانەکانی فارسی، عەربی، تورکی، فەڕەنسی تەنانەت کۆمەڵە زمانی تریش هەیە کە هاوکاریەکی باشی گەشتیارانەکە و ئەتوانن بەردەوام سوودی لێ ببینن لەو پرۆژەرانە. بەڵێ. کاک ڕێژین چەند تیمی فریاگوزاریتان هەیە لە دوکان؟ مەبەست بەرگری شارستانیە. بەڵێ بۆ نمونە کە کاتی ڕووداوێکە بێ یاخود بەردەوام لەبەر ئاسایشی ناوچەکە بێت هەر ڕووداوێکی دیکە بێ. بە سوپاسەوە هێزەکانی ناوخۆ سەرجەمیان لە بۆنەکانە لە ئامادەباشیدان و تیمی غەواس و تیمی بەرگری شارستانی وەک لە پێشرا بەڕستانمت بە دوو تیم بەشدارن هەم لە سەرزەی دوکان و هەم لە سەر دەریاچەی دوکان و ئەوەی جێگەی خۆشحاڵیە لەم ساڵە ئەم تیمە بە تەواوی ڕاهێنراون کە لە ساڵانی ڕابردووە گرفتمان هەبوو هاوڵاتێک بخنکایە بە چەند ڕۆژێک دەرهێنرایەوە ترمەکەی بەڵام لەم ساڵا بە سوپاسەوە لەلایەن فڕەنسیەکانەوە تیمی بەرگری شارستانی دوکان ڕاهێنراون کە لە چەند ڕۆژی ڕابردووە حاڵەتی خنکارمان هەبوو چەند سەعاتێکی نەخایانتوانیان تەرمەکەی دەربهێنەوە ئەمە جێگەی خۆشحاڵیە کە ئەو تیمە بەو شێوەیە ئێستا چالا کرد لە دوکاندا. بەڵێ. کاک ڕێژین لە ڕووی خزمەتگوزاری پاک و خاوێنیەوە ئایا ناوچەک گەشتیارەکانی ئەوە خۆتان لێی ڕازین چیتان بۆ کردووە و گەشتیارانیش تا چەند پابەندن بە پاکڕاگرتنی ژینگەی ئەو ناوچەیە؟ بەداخەوە گەشتیاران لە پابندبوونی ژینگەیە لە ئاستمۆحی ئێمانین هیوادارین زیاتر پابند بن بە ڕێنمایە ژینگەیەکانەوە و ئەوەی جێگەی خۆشحاڵیە دوکان لە چەند ساڵی ڕابردووە لەلایەن کۆمپانیاوە کۆمپانیای خۆڵوخاشاک هەڵەسێ بەڵگرتنەوەی خۆڵوخاشاشی سەرجەم شوێنە گەشتیارەکان و ناو شارەوانیەکان ئەمە جێگەی ڕێز و جێگەی تەقدیرە و وای کردووە کە سەرجەم شوێنە گەشتیارەکان بۆ پاشی و بە خاوێنی بمێننەوەنێ لە بۆنە و هەموو کاتەکانی تردا. بەڵێ. کاک ڕێژین پلانتان چییە بۆی کە هەم شوێنە گەشتیارەکان نۆژن کنە یاخود پلانی وەتان هەیە کە شوێنی دیکە دروست بکەن؟ بەڵێ ئەمە لە پلانمانە هەیە و داواشمان لەسەر و خۆمان کردووە کە بۆ ئەم ساڵ یا بۆ ساڵی ئایندە گرنگی زیاتر بە شوێنی مانەوەی گەشتیاران بدرێت ئێمە ساڵانە گرفتی شوێنی مانەوەمان هەیە لە سنووری قەزای دوکاندا و لە کاتی بۆنەکاندا و گەشتیارانی کە دێن ناتوانین شوێنی حیوانان بۆ دابینکەین لەبەرەوەی شوێنەکانمان مەحدودن و لە ساڵانی ڕابردووە دروستکراون بەڵام یەکێک لە گرفتەکانی ئێمە لە دوکاندا گرفتی مڵکداریە هیوادارین لە ئایندەدا حکوومەت بێتە سەرخەت و بتوانێت ئەم گرفتەمان بۆ چارەسەر بکات تا بتوانین ئێمەش لە ئاستمۆحی گەشتیاران و هاوڵاتیان نابین کە ڕووەکەنە سنوورەکەمان. هیچ لەو پرۆژانە یاخود ئەو پلانانەی کە پێشکەشتان کردو بۆم ساڵ جێبەجێکرێ؟ وڵی ئەوەی کە هەبێت دەوەی لەسەر ئێمە بێ کە داوای پلانوان لێکراوە ئەمە پلانی خۆمان گەیانوە بە تایبەتی لە بابەتی وەبەرهێنانە چکە وەبەرهێنانەکە باشترێکە بۆ وەبەرهێنەر و تا ڕادێکی باش واکات کە خەڵکانێکی زۆر بێنە پێشەوە بە کارکردن تێدا و ئومێ دەکەین ئێمە لە دوکاندا کە گەورەترین پرۆژەی گەشتیاریمان هەیە ئەویان لام ساڵا بچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەو ماسەپلانەی کە پێشتر هەبوو بەنیاز بوون کە دوکان بکرێتە ناوچێکی گەشتیاری زۆر گەورە و بەناوبانگ ئایاوە چی بەسەرهاتۆ پرۆژەیە ئەم ساڵ جێبەجێکرێ یاخود هیچ کارێکی بۆ کراوە؟ بەڵێ ئێستا وەک بە بەڕێستم وت ئومێ دەکەین لە ئەم ساڵا لە چەند مانگی داهاتووە بەردی بناغی ئەو پرۆژێدا مدرێ و لە دەست بەکارەکانی بکات و بە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە دوکان قۆناغێکی باش تێ ئەپەڕێنێ لە سەر ئاستی ناوچەکە لە بابەتی گەشتیاریدا. کاک ڕێژین پرۆژەکە هەرچەندە لە ماوەی ڕابردوودا لە زۆربەی کەناڵەکانی ڕاگەاندنەوە باس کرا و باسیشمان لەوە کرد بەڵام ئەگەر ئێستا بە بیر بینەرانی بینی تۆ چییە یاخود بەگشتی ئەو پرۆژەیە چۆن ئەتوانرێ کە ناوچەکە بکاتە ناوچێکی گەشتیاری بەناوبانگ؟ پرۆژەکە بە ناوی شاری گەشتیاری دوکانە خۆی بینێتەوە لە هۆتێل و مۆتێل و تەلەفریک و چەندەها شوێنی گەشتیاری جیاواز کە لە وڵاتانی ترا هەیە و جگەلەوە یاریە ئاویەکان و
هەموو ئەو جۆرە گەشت و گوزاریانەی کە پێویستن بۆ سەرڕاکێشانی گەشتیاران لەسەر نزیکەی ڕوبەری سەرود و 2002 جێبەجێ کرێەوە بە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە و ئاکات زیاتر سەرنجی گەشتیاران ڕابشێشرێ بە ڕووی سنوورەکەماندا. بەڵێ ئێوە وەکو ئیداری خۆتان یاخود بەڕێوەبرایەتیەکەتان چۆن توانیوتانە هاوکاری کردی تایبەت بکەن بۆ خزمەتگوزاری بێ یاخود لە ڕووی سەلامەتیەوە بێت بۆ ناوچە گەشتیاریەکان؟ بەداخەوە یەکێ لە گرفتەکانی بەردەم کەرتی گەشت و گوزار نەبوونی یاسایە تاوەکو ئەم ساتەی قسە لەگەڵ بەڕێستان ناکەم کەرتی گەشت و گوزاری یاسای نییە کە یاساژ نەبوو کۆمەڵە گرفت دێتە پێشت ناتوانانی چارەسەری بکەی وەکو هەماهەنگی یاخود پاڵپشتی کەرتی تایبەت ئێمە تا ڕادەیەکی زۆر هەوڵەدەین پاڵپشت بین بەڵام ڕۆتینات و نەبوونی یاسا وای کردووە کە لە ئاستموحی کەرتی تایبەتان نەبین لەم قۆناغەداوەیە ئومێد دەکەین لە ئایندەدا پەرلەمانی کوردستان بتوانێت یاسایەکی مۆدرنی تازە تایبەت بە گەشت و گوزار دەربکات تا لە ئاستموحی وەبەرهێن و کەرتی تایبەت بێت. بەڵێ ئێوە ئێستا ئەو گرفتانی باستان کرد لەگەڵ گرفتەکانی دیکەش چاوەڕوانی چۆن باشبوونی لەکەن یاخود داواکاریتان چییە بۆی کە هەم ناوچە گەشتیارەکان سەلامەتی زیاتری هەبێ بۆ گەشتیاران و هەم گەشتیارانیش زیاتر پابند بن؟ ومێت دەکەین وەکو حکومەت لە کارنامەکە تایەتی کە گرنگی زیاتر بە کەرتی گەشت و گوزارەدا لە ئایندەدا ئەم بابەتە بکاتە واقع و ئیشی لەسەر بکات تاوەکو کەرتی گەشت و گوزار بە هەموو لایەک بتوانین بیگەینە قۆناغێکی تر لە ئاستموحی هاوڵاتیان و ئەو گەشتیارانە بێ کە ڕوو ئەکەنە ناوچەکانی کوردستان بە هەموو شوێنەکانیەوە چکە لە ئێستادا زۆربەی زۆری شوێنە گەشتیارەکانی کوردستان هەمان گرفتی لای ئێمەیان هەیە و ناتوانین ڕێنمایی سەلامەتی یا کۆمەڵە ڕێنمایی تریش کە بە یاسا بۆ نمونە جێبەجێ بکەین ئەمەش گرفتی سەرەکی هەر هەمومانە هیوادارین حکومەت بەجددی ئاوڕێک لە سێکتەری گەشت و گوزار بداتەوە و ئەو گرفتانەی کە لەبەر دەستیاتی چارەسەری بکات. بەڵێ سەبارەت بەو یاسایە وتتان یاسایەک نییە بۆ گەشت و گوزار ئایا چیتان کردو هیچ پرۆژە پێشنیازێکتان پێشکەشی پەرلەمان کردو یاخود ئەوان چ کارێکی لەسەرەکەن؟ بەسپاسەوە دەستەی گشتی گەشت و گوزار لە ماوەی ڕابردووە وەرکشۆپێکی بۆ ئەو بابەتە ڕێخست و دیبازێکیان ئامادە کردووە لەو بابەتە و وەکو ئەوەی زانیاریم هەبێ ئێستا لە لیژنەی شارەوانی و گەشت و گوزارە لە پەرلەمانی کوردستان و ئومێد دەکەین بەجددی کاری لەسەر بکرێت چکە ناکرێت لە ساڵی 2021 بین ئێمە یاسایەکی تایبەت بە کەرتی گەشت و گوزارمان نەبێ و هەمیشەش باسی گرنگی کەرتی گەشت و گوزار بکەین و ئومێد دەکەین ئەم بابەتە بە هەند وەربژیرێ و لە ئایندەدا کەرتی گەشت و گوزار یاسای تایبەت بەخۆی هەبێت. بەڵێ کاک ڕێژین هەندێک شوێنەواری زۆر دێرین هەیە کە مێژوێکی دێرینیان هەیە و هەروەها مێژوەیەکە گەڕێتەوە بۆ چەندین سەدان ساڵ پێش ئێستا و بۆتە مۆرکی ناوچەکە و وەکو سامانێکی کوردستانیشە بە تایبەت لە دوکان ئایا ئێوە چۆن پارێزگاریتان لێ کردووە یاخود لە چاوەڕوانیەوەدان کە بە مروری زەمن بەرەودار و خام بڕوە یا هیچ کارێکتان بۆ کردووە کە وەکو ئاسەوارێک بمێنێتەوە؟ بەداخەوە لە ئێستا و لە ڕابردووشە هەمیشە ناوچە شوێنەوارەکان بۆ ڕەخنە و بۆ گازندەکان ڕوبەڕووی بەڕێبەرایەتی گەشت و گوزار و شوێنە گەشت و گوزارەکانە بێتەوە بەڵام ئێمە بۆی زانیاریمان هەبێ ئێمە بەڕێبەرایەتی شوێنەوارمان هەیە لە سەرجەم شوێنەکانی کوردستاندا بەداخەوە بەپێی ئەو ئیمکانی کە لەبەردەستیانە ئەوانش نیانتوانیوە ڕێگری بکەن لە ناوچوونی ئەو شوێنانە بەڵام ئێمە وەکو خۆمان لە دوکانە خۆمان کەم تەرخەم نەبووین هەمیشە لە هەوڵی ئەوە بووین ئەو شوێنانەی کە ماون یاخود کە بەرەو لە ناوچوونەچن سەر و خۆمانمان لێ ئاگادار کردوێتەوە چەندەها جار لیژنەمان هێناوە تاوەکو بتوانین ڕێگری لەوە بکەین یاخود نۆژەنیان بکەینەوە و تا لە خزمەتی کەرتی گەشت و گوزارە بەکاریان بێنین بەڵام پێویستە حکومەت بەجددی بێتە سەرخەت لەگەڵ بەڕێبەرایەتی شوێنەوارە ڕێگری بکات لە ئەم بابەتە چونکە ئەمانە سامانێکی گەورەی ئەم میلەتەن و لە داهات تاتوانین گرنگی زیاتریان پێ بدەین و سوودی زیاتریان لێ بینین لە بابەتی کەرتی گەشت و گوزاردا. بەڵێ کاک ڕێژین بۆیە ئەو پرسیارەم کرد ئێوەکو گەشت و گوزار مەبەستمەوە بوو کە چۆن لە ڕووی گەشتیاریەوە یاخود گەشتیاران ئاگادارەکەنەوە لە پاراستنیان لە ئەوەی کە نەبێتە هۆی تێکدانی یاخود وێرانکردنی و لە ناوچوونی لەو ڕۆ جگە لە ئەو ئەرکانی کە لەسەر بەڕێوەبەرایەتی شوێنەوارەکە بۆ پاراستنیەتی مەبەستەکەی منەوە بوو کە بزانین ئێوە چیتان کردووە بۆی جگە لەوە کاک ڕێژین ئایا لە ناو دوکان
هیچ شوێنێکی وا هەیە بۆ مانەوەی گەشتیاران یاخود هاوڵاتیان خۆیان لە ڕێگەی بۆ نمونە مڵکی تایبەتی خۆیانەوە خزمەتگوزاری پێشکەشەکەن بە گەشتیاران بۆ مانەوەیان ئێوە تا چەند چاودێریەوەکەن هەم لە ڕووی نرخەوە و هەم لە ڕووی چاودێری ئەمن و ئاسایشەوە بێ پارێزگاری ژینگەییەوە بێت. بەڵێ سەبارەت بە پرسیاری دووەمت ئێمە لە دوکانە ئەو شوێنانی کە هەمانە لەلایەن لیژنەی پشکنینی بەڕێوەبەرایەتیمانەوە بەردەوام چاودێری شوێنەکانیان نەکرێت هەم لە ڕووی پاک و خاوێنیەوە و لە کاتی بۆنە و قەرەباڵغەکانیشدا هەم لە ڕووی نرخ و کۆمەڵێ بابەتی تر کە لە گەشتیارە پرسێ چاودێریانەکرێت سەبارەت بە شوێنە گەشتیارەکانیش ئەوە نەیکرابی و لەتوانای ئێمە بێ ئاگادارمان کردوونەوە پابند بن بە پاراستنی ئەو شوێنانەی کە شوێنەوارین و سەردانیانەکەن بەداخەوە ئێمە لە 40 ساڵی ڕابردوو تا ئەشکەوتی قسقاپانمان هەبوو لەلایەن گەشتیاران و هاوڵاتیانەوە بە شێوەیە شێوێنرا بوو بە سپڕاو بە بۆیاغ کارگەیشتە ئەوەی چەندەها جار داوامان لەسەر و خۆمان کرد کە بە سوپاسەوە پارێزگای سلێمانی هەستا بە لێکردنەوەی ئەو بۆیاغ و ناشرینکردانەی کە لە ئەو شوێنە هەبوو و لە کۆتاییشدا بڕیاریاندا ئەو شوێنە دابخەن بەڕووی گەشتیاراندا چکە بە شێوەیە گەشتیاران کار لەسەر ئەو شوێنەوارەکەن کە ئەبێتە هۆی زیاتر لە ناوچوونەوەکو بگرە پاراستنی بەداخەوە ئەمە تا ئێستا وشیاری تاک یاخود گەشتیار نەگەیشتە ئەوەی کە ئەم شوێنەواریانە بپارێزێت لە ناوچوون. بەڵێ کاک ڕێژینڕەوە وەکو بەڕێوەبەری گەشتوگوزاری دوکان زۆر سپاس کە ئەمڕۆ ڕاستەوخۆ لە دوکانەوە لەگەڵمان بووی بە هیوای بەردەوامی و کاری باشتر. سپاس. سپاس بۆیەوەش. زۆر سپاس. کەسانێکان تەمەنی خۆیان یاخود بڵێن نیوەی تەمەنیان لە میوزیک و لە هونەرە تەرخان کردووە خزمەتیان کردووە هەروەک چۆن فراس حوسێنی کە میوزیسیانێکی کووردە ئەوە نزیکەی 30 ساڵێکە بە میوزیکە جیاوازەکان ئەژەنێ و بەشداری چەندین ئاهەنگ و کۆنسێرتی کردووە لە ئەڵمانیا و لە هەرێمی کوردستانیش. جیاواز لەوانش چەندین پرۆژەی تۆمارکراوی میوزیکی بۆ هونەرمەندانی دیکە هەیە و گرنگترینیشیان دووبارە نوێکردنەوەی گۆرانی و لاوکە فۆلکلۆریە کۆنەکانە چگەلەوەی کە میوزیکێکی نوێی هەیە مۆدرنی هەیە گرنگی دانیشەبوانە و نوێکردنەوەیان بە تایبەت ئەوانەی لەسەر کاسێتن بۆ مەترسی لە ناوچوونیان لەسرە بابزانینم هونەرمەندە چه خزمەتێکی دیکەی کردووە. مالێکی دەزرابووم پچێکی متدەیم بوو بڕاستی ئەز و هەردوو برای خۆ مە کارێ میوزیکێ دکرد بەس وە گوتی بدزی چونکی ڕەحمەتیە باوێ مە قبول نەتکرد ئینسانکی متدەیم بوو وەختێ گاوە دەهاتە ماڵێ مە ئەنسترومنتێ خۆ دڤەشاردن جانەت سەرێ قافێ مە دەشکەنان یعنی تەبلو vê salê ev bûye 3 salê me ez ser stêcê me ez ser mesrehê me ez kar dikim ke muzîsyan stûdyoda ev bûye ez ketim sala 19 de. Her kesin muzîsyan bê divê bi marîfet bê yani marîfeta wî na bi çi bê بحمي رنگا بحمي ستايلا گوکار بکار بکی yani از تشتکی مثلا küçük işler benim em carna az sini gohdartkim az gelki müzika kuri gohdartkim mesela مشان ستراند دجانا خود مثلا مكار كريب خود نظام قال لكن جبر جوز الولاد مكار ذكر هات من بيد يجي از فت دمك باش الباشور كردستاني مام الباشور مام بالورجي تماركر استوديو كي مهبو ها بروجكت نافلا بي ام دي ان شاء الله ازي وان بكم سي دي وازي باقجيه كم يعني عمري فان كاسيتا حفتي حشتي صالي يعني هنا جوا ونضاين جي براستي يعني تشخاص الانترنت يجي بقريت وانا بيني
چونکی اف فلکلوری ما کردیه کلتوری ما روج آوای جی هنک هنج باشورن هنک هنج کلتور باکورن ان شاء الله دمك نزيك يعني از يوان بوشي نمجي هەر لە لای هونەرمەندانی کورد یاخود بڵێن موزیسیانانی کورد و هونەردۆستانی کورد دەمێنینەوە ئەم جارە باسی هەڤاڵ عومەرتان بووەکەم کە بە دەنگە خۆشەکەی و کلیپە جوانەکانی لە ماوەیەکی کەما بێت توانی جەماوەرێکی زۆر پیا بکات و دەنگی لە ناو گەنجاندا بناسرێت و بە شێوازی کلاسیک هەڵبژاردننی تێکستی مۆدێرنیش لە هەمان کاتە بناسرێت لە ستودیۆی شاری ئەسنی ئەڵمانیا کارەکانی ئەنجامەیە و کلیپێکی تازەی بەدوێت لەگەڵ مازێنی برای بە ناوی ناوێوێ لە شاری بۆخەم وێنەی گرتووە و بڵاوی کردوتەوە با کلیپەکەی ئەم هونەرمەندە ببینی خود روزا من از بجم انسان همیشه سعی اگر قهوه‌کی مرا خود و پشتی هنگیش از گوداری موزیک کم بیره یعنی چه موزیک به بیانی بید یعنی یا ما کردا بید بریا کرونا انسان همیشه کاری واه بین سرکاری خوب بین پشتی بلای هاتی خود بی بلای جنی ملاط همیاد داری خد امجد تبا پنگی نها کار نماه یعنی منو کار بیش روزا مرو همیل مالی بولد هرجی تناولی تو کتیت بیدلی از مامد هزری تدخودا ناری رنگی منی استرانی بیشم از کلاسیک بیشم گلکی اما از نها بچکی سرفا کار کم انو رنگی دیج بیشم یعنی انو نلم زحمت نوادینن هدی مرو کارو رنگاش بیشت ام نها سر کار کن یعنی هزار جارا خگوری تکری بداویج بلی هفته که ما استرانک چکر بناوی ناوی استرانی منو برای خو گوتیه مازن عمر سلاوی مجره موزیک استرانی و کاری پیو رابین همی پیل پروداکشن پیو رابیم تصویراویج مسعود محمد تصویر گرتیه فوتاوی یعنی و گوتون آواز جک دو کس آری کاریا میکردن هر جمعه مستان سلاوی مبوا ما مستشفان تمو كان عن ديركي وآواز جي كان عن ديركي نا ديما نميم البوخم كشاندن ديما نافروكا ويج استران بسر أبينية يعني استران جاش شاهية ديلانية يعني ديلانا كردي كارك نهاية ناز مزجينية دم ججنه ده ان شاء الله هرب سروج ججنه اول ام استراني بلاكي وستران جتي تشكرن لسا بادي كاديا بيل برودكشن ومسعود تصويراي بكشينه تو درويش او جوتون اواز جي كان عندك سيانه كبروش قلب برجمانه چند سال از بايكتم چند سال از بايكتم از جالكس باسيا ودكم حاضر بينا والفيري وقالك سباج بو تلفزيونا كردستان 24 برنامج روج باش هو افدر فدامه وازبي بارشالاو كي كن دياري جبوه وهي بكم كوبليوا بدقال سلافو ريزيمن هفال والله عزيزه دله من وزبر خدمي شاجوانی مەکسیک نازناوی شاجوانی گردوونی بەدەستهێنا. ڕێوڕسمی هەڵبژاردننی شاجوانی گردوون لە نێوان شاجوانەکانی وڵاتان بەڕێوە چوو کە لە کێبڕکێکەیە نزیکی 100 کێچ پاڵەورابوون بۆ هەڵبژاردن وەک 69مین شاجوانی گردوون. لە ئەنجامدا ئەندریا مێزە شاجوانی وڵاتی مەکسیک نازناوی 69مین شاجوانی گردوونی بەدەستهێنا. زۆزیبنی تۆنزی 68مین شاجوانی گردوون بوو کە تاجی شاجوانی خستە سەر ئەندریا و بە گریانیشەوە ماڵئاوایی لە نازناوەکەی کرد. بێگومان کارێکی ئاسان نییە یاخود ئەستەمە بتانی دەستبەرداری تاجی شاجوانیەکەت بی بەڵام ئەوەش هەموو ساڵێک ئەنجامە درێ و پێویستەکە کە بڵێن هەر وڵاتێک کە کاندیدی خۆی یاخود کەسانێک خانمانێک کە ئامادەن بۆی کە ببنە شاجوانی جیهان
پێویستەکە ئەو تاجە بگۆڕنەوە بیکەنە سەری شاجوانی داهاتوو. Congratulations to Andrea Meza! Take your first walk as Miss Universe! بێگومان ماوەیەکی زۆر لە کاتی مانگی پیرۆزی ڕەمەزاندا لەوانەیە هەندێکمان دەستبەرداری وەرزشکردن بوو بێتی یاخود نەچوو بینێتەوە هەوڵەکانی وەرزشکردن بەڵام ئیتر وردە بیرتانەخەینەوە کە پێویستەکان بەردەوام بن لەسەر وەرزشکردن و تا تەندروستێکی باشمان هەبێ بۆیە ئێمەش لە بەڕگەی وەرزشی لەگەڵ ژاکال خۆشنا و لەگەڵتانە بین و بە بیرتانەهێنینەوە بزانین ژاکال ئەمڕۆ چه ڕێنمایی و ڕاهێنانێک بە ئێوە بە ئێمەش دەدات. ڕۆژ باش پرۆگرامی ئەمڕۆ تایبەتە بە هەموو لەش دەست پێکەین لاستیقێکی درێژمان پێویستە هەردوو قاشمان نەخین بەناو ئەم لاستیقە ئێن بۆ خوارەوە بۆ پشتەوە و بۆ خوارەوە و سەرەوە ئەمە پێڵن گود مۆرنینگ ئەوانێک کە پشتیان ڕەق بێ لەشیان ڕەق بێت ئەتوانن ئەم وەرزشە بکەن ئەگەر توانن ئەگە بتوانەوێت دەستەکانتان بە دوای سەرتان دابنن پشملتان ئەمە سوودی هەیە بۆ هەموو لەش ئەوانەی کە لەشیان ڕەق بێتن ئەتوانن بەم جۆرە وەرزش بکەن. ڕاهێنانی دووەم بۆ پێشەوەی شان و بۆ دەست ئین بۆ سەرەوە نەفەسێکی خۆرەکێشن 4 جاران 12 4 جاران 8 ئەمە دووبارەیەکەن و بۆ سەرەوە نەفەسێکی خۆر بکێشن و بۆ خوارەوە 4 جاران 12 یا 4 جاران 8 ئەمە دووبارەیەکەن پشتان ڕاست بێت سیکتان بەن بۆ ژوورەوە فول بادی کاردیۆ دووبارەیەکەن ڕاهێنانی سێم کە سوودی هەیە بۆ سەرەوەی لەش دەستەکانتان بەبەرینی لە عەرزەوە قاشەکە لە پشتان بێت کە ڕابکێشن پەنجەی پێتان لەسەر عەرز بێت ئەوانی کە تاڵە دەست پێکەن ناتوانن بە ئەژنۆ لەسەر عەرز بێن بە خوارەوە و بۆ سەرەوە نەفەسێکی خۆڵ بکێشن 4 جاران 12 تەن 4 جاران 8 ئەمە دووبارەیەکەن کە سوودی هەیە بۆ سەرەوەی لەش ماسوولکانی دەست و ژێرەوەی سینگ ڕاهێنانی چوارەم کە سوودی هەیە بۆ پشتەوەی دەست قاشەکە بە توندی لەسەری ئەوەستن نەختەکەچن بۆ پشتەوە بەڕاستی دەستان ڕاست بێتن ئەبن بە دواوە قاشەکە ڕاست بێت 2-3 سانی ئەوەستن و بن بۆ پێشەوە ئەنی بۆ خوارەوە دەستان بۆ پشتەوە پشتان ڕاست بێت نەفەسێکی قۆڵ بکێشن سێکتان بن بۆ ژوورەوە بێ بۆ سەرەوە ئیستراحەت بکەن جارێکی تر ئەمە دووبارە بکەن دەستان بۆ دواوە و بێن بۆ خوارەوە پرۆگرامی ئەمڕۆ کۆتایی پێهات هیوادارم سوودتان لێوەگر بێت
زۆر سپاس کە لەگەڵمان بوون. بە کۆتایی هاتنی وەرگەی وەرزشی لە پرۆگرامی ڕۆژباش منیش کۆتایی هێنم بە دەرجەم بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامەکە بۆ هیوام کە ڕۆژێکی باش دەست پێ بکەن و لە بیری مەکەن تەندروستیتان هەمیشە پارێزراو بێ و ئاگاداری خۆتان و خێزانەکان تا بن کاتێکی خۆش.